بەڕێز کامەران عەلی بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووکەوە لەگەڵمان. مامۆستا کامەران زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بزانم کە سوودی پرۆژەی هەژماری من بۆ مامۆستایان لە کەرکووک چییە و تا چەندە پێشوازی لەم پرۆژەیە دەکرێت لەلایەن مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووکەوە. سەرەتا دەستخۆشیتان لێکەین بۆم بەرنامەیە. دیارە ئەگەر سەلامەتی سوپاس دیارە پرۆژەی هەژماری من ئەگەر بۆ گرنگیکی هەبێت بۆ هەموو فەرمانبەران و مامۆستایانی پەروەردەکانی با بڵێن هەرێمی کوردستان دیارە بۆ خوێندنی کوردی دوو جار گرنگی هەیە. لەبەرەوە ئێمە مانگانە مامۆستایانمان لە ڕێ بەڕێوەبەرەکانەوە موچەمان لە بانقی چەرمۆ لە چەمچەماڵ وەردەکرد، لە ئەولێرەوە دەهات دوایی بۆ بانقی سلێمانی، دواتر هاتە بانقی چەرمۆ. ئەمە معاناتێکی زۆرمان هەبوو بەڕاستیە. من لە دوای 16 ئۆکتۆبرەوە نەمانتوانیوە موچەکان لەناو کەرکووک دابەش بکەین لەبەر چەند هۆیەکی ئەمنی ئەوانە نەمانتوانیوە. بەڕاستیەکەی ئێمە مامۆستایانمان چەندها ڕۆژە مانگانە تووشی کێشا بوون، چەندها بەڕێوەبەرمان هەبوو تووشی کێشەی هاتوچۆ بوو، کارەساتی هاتوچۆ بوو. ئەمە جێی نیگەرانی ئێمە بوو بەڕاستەکەی و هیچ دەوێتانی کشمان نەبوو بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. بەڵام خۆشبەختانە ئێمە هەر نزیکەی 6 مانگ لەمەوو پێش دوای ئەوەی کە بەنووسراوی فەرمی لە وەزارەتەوە بۆمان هات، گشتاندنی تەواومان کرد بۆ هەموو بەڕێوەبەرەکان و قوتابخانەکانمان لە خوێندنی کوردی کرد. بەدەوە هاتنێکی باشە بوو لایەن مامۆستایەوە، هەتاکو ئێستا نزیکەی 6000 مامۆستا خۆیان ناونووسکردووە و فۆرمەیان پڕ کردبووە. فۆرمی هەژماری من کە ئەو 6000 کەسە کە ئێستا هاوکات لە بانقی چەمچەماڵوە لە ڕێی تیمەکانەوە کارتەکانیان وەردەگرنەوە، یعنی هەموو شتەکانیان تەواو بووە. بەڵام 2000 مامۆستایەکمان مابوو. ئەبێت لەبەر چەند هۆیەکی خۆیان کە نەیان کردبوو ئێستا ئەوان دیش تەواو بوونە. هەتا ئەمڕۆ کە ئامارمان پێگەیوە نزیکەی 250 مامۆستایەکمان ماوە کە فۆرمی پڕەوە نەکردووە. خۆشبەختانە ئەوەش تەسەورەکەم ئەمڕۆ بەیانی لەبەرەوەی هەنێ بەڕێوەبەرمان هەیە و مامۆستامان هەیە لە ئەزمونەکان لە کاتی ئیمتیحاناتان تۆزە بەوەنی کێشەی فەنیەوە نەهاتوونە. بەڵام خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵین لە یەک دوو ڕۆژی داهاتوودا تەواوی فەرمانبەران و میلاتمان لە هەژماری پرۆژەی هەژماری من خۆیان تۆمار کردووە، هیچ کێشەیەکمان نەماوە و ئێستش ڕۆژانە 500 مامۆستا بۆ 300 مامۆستامان لەگەڵ تیمەکانی هەژماری من لە بانقی چەمچەماڵ کارتەکانیان وەرەگرنەوە. بانقەکانیش لە شاری کەرکووکە هەماهەنگین لەگەڵیانە، ئەیتیێمەکانیان لە هەموو گەڕەکە کوردیەکان داناوە لە شوێنە گشتەکان. بەڵێ بەڕێز کامەران هەموو ئاسانکاریەک کراوە بۆی کە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بتوانن با زووترین کات ناوخۆیان ناونووس بکەن و کارتەکانی خۆیان وەربگرنەوە. ئەمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا چەندە ئاسانکاری بۆ مامۆستایان کراوە؟ بەڵێ ئێمە نزیکی 6 مانگ دەبێت، یعنی هەموو فۆرمەکانمان پڕۆکردن نزیکی 6000 مامۆستا و فەرمانبەرمان هەموو کارە با بڵێن ڕێکارەکانیان هەمووی تەواو کردووە. ئێستاوا کارتەکان وەرەگرنەوە، یعنی لە نزیکەی ئەم مانگەدا نزیکەی 2000 مامۆستامان وەریگرتوێتەوە لە ماوەی 15-20 ڕۆژێکی کەش باقی مامۆستاکانمان کارتەکانیان وەردەگرنەوە و ناڵێم بۆ مانگی 5 بەڵام تەسەور ئەەکەم لە مانگی 6 مامۆستایانمان نزیکەی 6000 مامۆستامان بە کارتی هەژماری من لە شاری کەرکووک موچەکانیان وەردەگرن. زۆر باشە. جگە لە وەرگرتنی موچە لە ڕێگەی هەژماری بانکیەوە کە ئاسانکاریی زۆر دەکات، هاوکات کۆمەڵێک خزمەتگوزاری دیکەش لە ڕێگەی هەژماری منەوە بۆ کەسانە بەردەست بێت کە لە پرۆژەکەدا بەشدارن. بەڕێز تاماژەت بۆ کرد پێشووترە بواە بۆ وەرگرتنی موچە بشنە چەمچەماڵ لە کاتی چوونیشیان بەشێک لە مامۆستایان لە ماوەی ڕابردوودا تووشی ڕووداوی هاتوچۆ بوون. ئێمە تا چەندە گرنگە بەلای مامۆستایانەوە کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی پرۆژێکی واوە ئەوێت کەمترین زەرەر و زیان بە مامۆستا بکات؟ ڕاستەکەی بە بانقیکردنی موچە و بە ئەلکترۆنیکردنی موچە شتێکی ڕاستە لە ئێمە تازەیە، بەڵام لە دنیای دەرەوەدا خۆمان نەزانین هەموو موچە بە ئەلکترۆنی کراوە. بەڵام بۆ ئێمە دوو جار گرنگە. بەڕاستی ئێمە کێشەمان هەبوو، کێشەی ئەومان هەبوو یەک بانقێک نەبوو لە شاری کەرکووکە ئێمە موچەکانمانی لێوەرگرین لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەهۆی باڵ ئەسباب و هۆی ئەمنیەوە نەمانەتوانی ئێمە بڕی ڕۆژ مانگانە زیاتر لە 7 میلیارد بێنینە ناو شاری کەرکووکەوە. بۆیە
لە ڕێی هەولێرەوە با بڵین لە ڕێی بانکەکانی هەولێرەوە تەحویل ئەکرایە بانقی سلێمانی و دواتر لە بانقی چەرمۆ بە خۆشبەختانە کاراسانیان نەکرد لە بانکەکە بەڵام ئەمە کێشە بوو بۆ ئێمە نزیکەی 3 چارەکە سەعات ئەبێ بەڕێوبەرەکانمان بڕۆن لەو بانقانە سڕیان بگردایە کێشەیان بۆ دروستە بوو کێشەی هاتچۆیان چەند جارێ بۆ دروستە بوو تووشی کارەساتە بوون ئەمە و ئێمە ئەبواە چەکی بانقیمان بۆیان بکردای ماگانە بەڵام ئێستا خۆشبەختانە لەم 1-2 مانگەی تر کە دێ ئینشاءالله ئەو کێشەیەمان نامێنێ و تەواوی میلاکاتمان و فەرمانبەران و مامۆستایانمان فۆرمیان پڕەوە کردووە و 6,000 وا کارتەکان وەرەگرنەوە یعنی هیچ کێشەیان نەماوە بەڵام 2,000 مامۆستایان کە تازە هەمووی نزیکەی هەفتەیەکە لە مودەی هەفتەیەکایە کە گشتانێکی ترمان بۆیان کرد کە ماوەی 5 ڕۆژە پێمان بگەێن خۆشبەختانە ئەمڕۆ ئامارمان وەرگرت لە تیمەکانمان لە ناو ژمێریاری ئەڵێ نزیکەی 250 فۆرمێک ماوە ئەوەش تەسەورەکەم ئەمڕۆ بەیانی کۆتایی پێبێن باشە مامۆستا کامەران بە دەرفەتی دەزانم پرسیارێکی دیکەشت لێ بکەم سەبارەت بە مامۆستایان مێبزانم کە پرسی دابەشکردنی زەوی بەسەر مامۆستایان لە کەرکووک بەکوێ گەیشتووە ڕاستەکە ئێمە ئەمە ئەیدکەمە مژدەیەک بۆ مامۆستایان پێش هەفتەیەک لەمە و پێش لەگەڵ بەرپرسی دیوانی ئەنجومەنی وەزیران کاک ئومێد سەباح دکتۆر ئومێد سەباح لەوێ دانیشتنێکمان کرد زۆر بە فەرمی بانگمانی کردبوو هەموو داواکاریەکانی خوێندنی کوردی با بڵێن بە سنگێکی فراوانەوە لێمانی وەرگرد و هەڵدەم پاڵپشتمان بوونە بەڕاستەکە ئێمە نایشارینەوە هەم وەزارەتی هەم سەرۆک وەزیران هەم با بڵێن دکتۆر ئالان وەزیری پەروەردە هەم دکتۆر ئومێد سەباح لە هەموو با بڵێن هەموو کێشەکان لە هەموو پاڵپشتەکانیان بۆ ئێمە بەردەوام بوو بەڵکو تایبەتمەندێکی زیاتریشان داوەتە ئێمە بۆیە زەویەکانمان لەوێ بەداداچوونمان کرد لەوێ ڕایانی سپارت کە هەموو ڕێکارەکان تەواو بووە ئێمە نزیکەی 5841 فۆرممان لە ڕێی لیژنەکانمانەوە وا نزیکەی دەوانگە بێت گەیانۆتە وەزارەتی پەروەردە لەوێ بۆ وەزارەتی شارەوانی دیارە وەزارەتی شارەوانی ڕاستپات بەوەی کە ئەبێ لە ماوەیەکی زۆر نزیکدا مامۆستایان خوێندنی کوردی زەویەکانیان لە شارەوانەکانی هەولێر بۆ تەخسیس بکرێ و بدرێ و بڕیاری ئەوەشی داوتی هیچ مامەڵەیەکی زەوی بەڕێ ناکەم ئەگەر مامەڵەکانی کەرکووک بەڕێ نەخرێ لەبەرەوەیە فرمانێکی سەرۆک وەزیرانە جەنابی کاک مەسوود بەرزانی ئەبێ بێتە جێبەجێکردن و هیچ کێشەیەکی تیان نەماوە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز کامەران عەلی بەڕێبەری خوێندنی کوردی لە کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵ کوردستان 24